بە بۆنەی ساڵی خوێندنەوە سەرەتا پیرۆزبایی لە خوێندکارانەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. پێشەکی سوپاسیەوەکەم دەستخۆشتان لێ یەکەم بە بۆنەی ساڵی خوێندنی تازەوە 2019 بۆ 2020 پیرۆزبایی لەسەر جەم مامۆسایانی بەرز و خوێندکارانەکەم هیوادارم ساڵی خوێندنی تازەمان ساڵێکی زۆر سەرکەوتوو پێشکەوتوو بێ بۆ ئەوەی کەوا وڵاتەکەمان پێشکەوێ پێی لە ڕاستیدا خوێندن و زانست و زانیاریە هۆی سەرکەوتن و پێشکەوتنی هەموو میلەتێک. بە بۆنەی ساڵی نوێی خوێندن و کردنەوەی دەریا قوتابخانەکانەوە پیرۆزبایی لەسەر جەم خوێندکارانی کوردستان دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. بە بۆنەی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم خوێندکارانی هەرێمی کوردستان دەکەم بە تایبەتی شاری سلێمانی خۆشەویست و هیوادارم ڕۆڵەکانمان خوێندکارەکانمان قوتابیەکانمان سەرکەوتوو بن لە سەرجەم قۆناغەکانی خوێندندا و دەستخۆشی و ڕێز و سوپاس شمێ بۆ ئێوەی بەڕێز. بە بۆنەی کردنەوەی ساڵی نوێی خوێندنەوە پیرۆزبایی لە سەرجەم خوێندکارانەکەم بە هیوای سەرکەوتن بە هەموولایەک. پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە سەرجەم خوێندکارانەکەم بە هیوایەوەی ساڵێکی پرخۆشی و سەرکەوتن بێ هەمووکو مامۆسایەک داوای لە بەرپرسانی پەروەردەکەین کە وەکەوەی کە خۆم لە بەڕێوەبەری قوتابخانەم بە هیوای ئەوەی ئەو نۆژەنکردنەوەی قوتابخانەکانمان زۆر پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە بە تایبەت لە بەهۆی قەیرانی دارایی و زیاد لە 4 ساڵە پێویستاتی قوتابخانەکان بە تایبەت لە ڕووی کەلوپەلۆ و لە ڕووی بیناسازی و پێویستاتی سەرەکی قوتابخانەکان نووسیمانە بە هیوایەوەی ئینشەڵا پێش دەستپێکی دەوام بتوانێت ئەو کەلوپەلانە و ئەو پێویستانەمان بۆ دابێنکرێەوە هیوای سەرکەوتن بۆ خوێندکاران و بۆ مامۆسایانیش دەخوازم. پیرۆزبایی ئاراستەی خوێندکارانەکەم بە بۆنەی کردنەوەی دەرگای قوتابخانەکان بەڕوویانە هیوای سەرکەوتنیان بە ئەوخوازم هیوادارم ساڵێکی باش بێت بۆ هەمویان و سەرکەوتوو بن هەمویان بە نمرەی باشەوە بگەڕێنەوە پۆلی شەشەکانیش ئینشەڵا دەرەجەی باش بن لەم ساڵە ئەوانەی کە ساڵی ڕابردوونیان توانیوە دەرەجەی باش بن نوێنی باش وەریانگرێ ئەم ساڵ بتوانن جێگایەکی باش وەریانگرێ. بە بۆنەی ساڵی نوێی خوێندنەوە من پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو خوێندکار و قوتابیەکانەکەم و هیوادارم لە ساڵی نوێدا هەوڵ و کۆششی خوان بکەن بۆ ئەوەی ئەنجامێکی باش بەدەست بێنن و لەبەرەوە خوێندکاران و قوتابیان نەوەی دوا ڕۆژن هیوادارم نەوەیەکی پێشکەوتوو نەوەیەکی سەرکەوتوو و هیوا ئاواتەکانیان لە ساڵی تازەدا بێتە دنی و هەمویان نمرەی باش بێنن و کۆششی باش بکەن چونکە میلەتی ئێمە پێویستی بە خوێندەوارە پێویستی بە کەسی خاوەن بڕوانامەیە و سەردەمە تێپەڕی سەردەمێ بێ بە بازوو شانازی بە بازووە بکەین ئەبێ ڕۆژەگارێکە شانازی بە بڕوانامەوە بکەین شانازی بە خوێندەوە بکەین شانازی بە زانستەوە بکەین. خۆشحاڵم بەکردنەوەی قوتابخانەکان بەگشتی پیرۆزبایی لە هەموو خوێندکارانەکەم کە بۆ ساڵێکی نوێشنە بەردەم خوێندنێکی تازە و پۆلێکی تازە و ژیانێکی تازەی خوێندنەوە کە بە تەرجێکردن و بەهینێکی خۆشوانێ بچنە ناو خوێندنەوەنێ. سەرەتا بە بۆنەی کردنەوەی دەرگای خوێندن بەڕووی خوێندکارانە بە تایبەتی خوێندکارانی کوردستان و هەموو خوێندکارانی جیهان پیرۆزبایی لە هەموو خوێندکارانەکەم هیوادارم هەموو قوتابیانی کوردستان بە تایبەتی بتوانن بە هەوڵ و کۆش و ماندووبوونێکی زۆر بتوانن بە ئاماجەکانی خۆیان بگەن و ئینشەڵا دوا ڕۆژێکی بەشنگدار بۆ خۆیان دابینکەن. بۆی کردنەوەی دەرگاکانی خوێندنگاوە پیرۆزبایی لەسەر جەم خوێندکارانەکەم هیوادارم ئەم ساڵ کۆتایی کێشەکانی پەروەردە بێ و تاوای قوتابیان سەرکەوتوو بن. پیرۆزباییم هەیە بۆ خوێندکاران هیوادارم ئەم ساڵک و ساڵێکی تازەی نوێی خوێندن بە گوڕێکی بەهێزەوە زیاتر تمامان بە خوێندنەکەەوە پیرۆزبایی لە مامۆستاکانەکەن بەڕێوەبەرەکانێک هیوادارم ئامادەکاری چاکبن و ئاسانکاری بکەن بۆ خوێندکارەکان بە تایبەتی ئەو مناڵانی کە تازە وەرەگیرێن لە قوتابخانە پۆلیەکان و سەرپەرشتیارێکی چاک بن بە سەریانەوە یعنی وەکو خێزانێک وا بە قوتابخانە ینی قوتابخانە وەکو خێزانێکی دوم لێ بکەن چاک پەروەردەیانکەن زۆر نەرم من لەگەڵیانە زۆر شتەوین لە فێسبووکەن جار ئازاری قوتابیە درێمانە بەس سوپاس بخوا لە شارەکەی خۆمانە شتانە ڕوونەدا ڕوونەداوە تا ئێستا نەمان بیستووە.